چۆن خێزانێکی بەختەوەر دروست دەبێت یاخود خێزانی بەختەوەر چییە؟ من لەوە دەست پێ دەکەم کاتی خۆی لە هەشتاکان لە مالیزیا پێش ئەوەی دکتۆر مەهاتیر محەممەد ببێتە سەرۆکوەزیرانی مالیزیا ڕێژەی تەلاق لە 136 بوو. لەو وڵاتە زۆرترین ڕێژەی تەلاق لە مالیزیا بوو، بەڵام دوای هاتنی مەهاتیر محەممەد و دانانی پرۆژەیەک بۆ چۆنیەتی هاوسەرگیریکردن یان چۆن هاوسەرگیری بکرێت یاخود چۆن هۆشیاری خێزانی بڵاو بکرێتەوە لە ناو تاکەکانی خێزاندا. هەستا پرۆژەیەکی دانا چۆن ئەم ڕێژەیە لە 136 کەم بکاتەوە، وەکو ئێستا لە وڵاتی خۆمان هەستی پێدەکرێت بۆتە دیاردەیەک. کاتێک ئەمەی دانا ئێستا ڕێژەی تەلاق کەمترین ڕێژەی لە مالیزیا هەیە لە 106 بەڵکو لە 106ش کەمترە. بەهۆی چی؟ هەموو ئافرەتێک یان هەموو کوڕێک یان هەموو کچێک کە دەچێت پێش ئەوەی هاوسەرگیری بکات دەبێت قۆناغێک خولێک ببینێ بە ناوی هۆشیاری خێزانی. ئەو هۆشیاری خێزانیە کۆمەڵێک بابەت لە خۆی دەگرێت. ئەم بابەتانە چییە؟ بۆ ژنە و بۆ پیاویشە هەردووچیان دەبێت شەهادەیان هەبێ پێش ئەوەی لە مەحکەمە یاخود لە دادگا یاخود مامۆستایەک مارەیان بکە دەبێت ئەم شەهادەیان هەبێ. ئەم شەهادەش 3 مانگ دەخایەنێ دەبێت ژن و پیاو ئەگەر لە هەر دایرێک ئیجازە وەردەگرن بۆ ئەوەی ئەم قۆناغە تەواو بکەن، ئەم قۆناغە ببڕن ئایا مؤهلە بە کەڵک زەواج دێ، ئایا بە کەڵک ئەوە دێ هاوسەرگیری بکە یاخود ئێستا ماویەتی. کاتی خۆی لە وڵاتی ئێمە ئێستاش لە وڵاتی ئێران وایە گەنج هەتا سەربازی نەکات هاوسەرگیری ناکات. یاخود پێشتر بڵێن وابووە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە سەردەمی ئیمامی عومەر وابووە ئەوانەی هاوسەرگیریان کردووە کەمترین کات لە دەرەوە دەمانەوە، واتە بۆ ئەوەی لەگەڵ زۆرترین بەریەکەوتنیان لەگەڵ خێزانەکانیان بێ، واتە بۆ ئەوەی کێشەی خێزانیان بۆ دروست نەبێ. کەواتای من دەڵێم پێش ئەوەی باسی تونند و تیژی خێزانی بکەین باسی هونەری پێکەوەشیان بکەین. تۆ بۆ خاڵێک دەخەیە بەرچاوی ژن و مێرد بڵێ جیابوونەوە هەیە، بۆ ئەم خاڵەیان دەخەیە بەرچاو بڵێ ناخۆشی خێزان هەیە، تۆ بۆ هونەرێکیان ناخێبن هونەری چۆنیەتی هەڵسوکەوتکردنی ژن و مێرد لەگەڵ یەکتر. لەبەرەوەی ژن و مێرد لە سەرەتای هاوسەرگیریان بەهەشتێک بۆ خۆیان دروست دەکەن، باخێک بۆ خۆیان دروست دەکەن، بەڵام تەمەشا دەکا کە دەچێتە ناو واقیعەکە لەوانەیە ئەم واقیعەت جیاواز بێ لە واقیعە خەیاڵیەی کە بۆی ڕوانیوە. لەبەرەوە ئێمە هەمیشە دەبێ واقعی بڕوانی نەشتەکان، هەڵسوکەوتەکانمان واقعی بێ لەگەڵ هاوسەران، لەگەڵ کەسوکاریان، لەگەڵ دوای منداڵ پەیدا دەبێ لەگەڵ منداڵەکان. لەبەرەوە من داواکارم لەو خاڵانەی کە بۆ ئێوەی بەڕێزی دەخەمە ڕوو سوودیان لێوەربگرن بۆ ئەوەی ژیانتان پڕ بێ لە خێر و خۆشی. بێگومان ژیان هەردوو لای تێدا خۆشی تێدا و ناخۆشی تێدا، بەڵام چۆن وا دەکەی زۆرترین خۆشیتان هەبێ، زۆرترین ئاسوودەییتان لەگەڵ یەکتردا هەبێ. بێگومان دەبێ ئەمانە من داوا لایەنە پەیوەندیدارەکان دەکەم کە لە بری ئەوەی هەفتەی تونند و تیژی یان 15 ڕۆژ بۆ تونند و تیژی دابنێن هوشیاری خێزانی بڵاو بکەنەوە، وا بکەن کە خێزانەکان چۆن بەختەوەر دەبن لەگەڵ یەکتر، یاخود فێر بکرێن چۆن مۆڵەتی شوفێری نادرێ هەتاوەکو کەسەکە خولێک نەبینێ مۆڵەتی شوفێری وەرنەگرت بێ ئەگەر کردبێتی سەرپێچی کردووە. کەواتە دام و دەستگاکان بەوە بڕازێنەوە بە هۆشیاری خێزانی. لەبەرەوە بەڕاستی ئێستا لە وڵاتی خۆشمان بە ئاقارێکی زۆر خراپدا دەڕوا ئەگە تەمەشای دادگاکان بکەین لێک جیابوونەوە گەلێک زۆرە، لێک جیابوونەوە بۆتە دیاردەیەک. لەبەرەوەی لەوانەیە لە سەرەتادا ژن و مێرد ئەو شتانیان نەبیست بێ، لە خولێک نیان بیست بێ، دەورەیەکیان نەبینی بێ، کۆمەڵێک ڕێ و شوێنیان نەبینی بێ. لەبەرەوە من داوا دەکەم ڕێکخراوە ئافرەتیەکان لە بری ئەوەی داکۆچی ئەوەندە بکەن ژن و مێرد وەکو دوژمن وەکو خەسم تەمەشا یەکتر بکەن، وەکو خۆشەویست تەمەشا یەکتر بکەن، وەکو سێوێک تەمەشا یەکتر بکەن، هیچیان بێ هیچیان نابن. ئەگەر سێوێک لەت بکەی نە ئەو پارچە تامی دەبێت و چێژی لێوەردەگیرێ، لەوانەیە خراپ بێ، لەوانەیە بۆگەن بێ، لەوانەیە برزێ، بەڵام هەردووچیان پێکەوە جوانیەکەش دەدەن و تامەکەش دەدەن. لەبەرەوە نیوەی ئیمانە لە دیندا و هەروەها کەسایەتیە بۆ هەردووچیان، بە هەم ژن هەم پیاو.
کەسایەتی دروست دەکەن. من پێش ئەوەی بە تەواوی بچمە ناو بابەتەکە خاڵەکانتان پێ بڵێم چیرۆکێکتان بۆ باز دەکەم کە ژن و مێرد چۆن هەڵس و کەوت لەگەڵ یەک دەکەن. دەڵێ پیاوێک دوای ئەوەی دەچێتە سەربازی کاتێک دەچێتە سەربازی ماوەیەکی زۆری پێدەچێ خێزان و منداڵەکانی بەجێ هێشتووە کاتێک دەگەڕێتەوە ماڵەوە پێشەوەی بچێتەوە ماڵەوە خەبەری دەدەنێ خێزانەکەت تووشی نەخۆشیەک بووە دەموچاوی تێک چووە تووشی ئاڵوو بووە دەموچاوی هەر هەمووی تێک چووە و ناشیرن بووە. ئەو پیاوە کە دەزانێ ئاوایە پێش ئەوەی بگاتەوە ماڵێ خۆی کوێر دەکا کاتێک کە دەیبینن برادەرەکانی دەستی دەگرن و دەیبنەوە تەسلیمی خێزانەکەی دەکەن بەچی وا لێ هاتووە لە جەنگ بەرکەوتنم هەبووە و چاوەکانم لە دەستداوە. دەڵێن ئەو پیاوەمان بینی لە شارەکەی خۆمان لە گەڕەکەی خۆمان بۆ چەندان ساڵ بە کوێری لەگەڵ ئەو خێزانە ژیانی بردەسەر هەتا ڕۆژێک خێزانەکەی کە وەفات دەکات دوای چەندان ساڵ کە وەفات دەکات کە دوای ئەوەی لەسەر قەبر دەگەڕێنەوە خێزانەکەی کفن و دفن دەکەن و دەینێژن پیاوەکە چاوی چا دەبێتەوە کاتێک هەموو خەڵکەکە برادەرەکانی تووشی شۆک دەبن ئەتۆ تا ئێستا چاوت کوێر بە چۆن بەو لەحزەیە چاوت چابەوە دەڵێ من چاوم ساغ بوو چاوم هیچی بەسەر نەهات بوو بەڵام کە زانیم خێزانەکەم ئافرەتێکی زۆر جوان بوو زۆر ڕێک بوو هەستم دەکرد ئەگەرە من ئێستا بە چاوەکانم بیبینم ئەو ئاڵوە و ئەو دەمو چاو ناشێنی هەست بە کەمی دەکە بەڵام چاوەکانی خۆم کوێر کرد بۆی هەست بە کەمی نەکە ئێستاش کە خێزانم نەماوە چاوەکانم هیچ عیبی نییە و چاوەکانم مەخۆی لێ هاتوتەوە کەواتە دەبێ خۆشەویستی ئاوا بێ ئاها بڕوانینە یەکتر جوانیەکانی یەکتر لەبەر چاو بگرین کەسایەتی یەکتر لەبەر ئەو دەتوانین چۆن مەدارکەین لەگەڵ یەکتر ئەگەر وانە بێت جوانی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێ خێزان بۆ چەند شت هەڵدەبژێدرێ حەسەب و نەسەب و جوانی و ماڵ و بەڵام کامیان هەڵبژێرە ئەخلاق و دین هەڵبژێرە ئەوە سەرکەوتوو دەبێت چونکی ئەوانە هەمویان کاتین سەرۆت و سامانە دەڕوە جوانیە قۆناغێکە دەڕوە کەس و کارە دەڕوە بەڵام چ دەمێنێتەوە حەسەب و نەسەب و دین دەمێنێتەوە ئەخلاقەکە دەمێنێتەوە کەواتە با ئێمە لە هەڵبژاردننی خێزانەکانمان کە ئێستاەوە هەڵتامژار ئینشاءڵڵا سەرکەوتوو بوون لە هەڵبژاردنەکەی بەڵام دوای ئەوە چۆن هەڵسکەوتیان لەگەڵ دەکەن چۆن تەعاملیان لەگەڵ دەکەن چۆن ئەو ژیانە دەکەنە گوڵستان چ هونەرێک بەکار دەهێنن یەکەمیان چەند خاڵێک بۆ ئەوەی خۆش خێزانێکی بەختەوەر دروست بکە یەکەمیان پێشبینیشتی ناواقعی مەکە بێگومان من پێتان بڵێم خوشکان و برایان هەمیشە ئینسان لە قۆناغی سەرەتادا وا دەڕوانێتە زەواج کە ئێستاوە لە ناو زەواجدانە بڵێم ئەو خوشک و برایانە کە زەواجیان نەکردووە لەوانەیە غێری تێڕوانینی ئێوەیان هەبێ ئێوەش پێشتر غێری تێڕوانینتان هەبووە بۆ زەواج لەوانەیە هەموو خۆشی و نیعمەتەکانتان لە زەواجدا بینی بێتەوە لەوانەیە کۆمەڵێک شتە بیرتان لێ نەکرد بێتەوە کە کاتی خۆی کە ئێستا لە ناویدانە و دەزانن کە من قسەکە دەکەم باشتر وەری دەگرن کەواتە شتی ناواقعی مێنە ناو ژیانت کە پێشتر وا بیرت کردوتەوە کە خێزاندار دەبی لەوانەیە من جارێکیان برادێک داوای لێکردم کە هاوسەرگیری بۆ بکەم گوتی وەڵی بەس شەهادەی هەبێ و جوان بێ شەهادەکەی وەکو خۆم بێ بۆ خۆم دەڕیسم ئەویش شادەی بە کەلۆریۆسی هەبێ و هەروەها جوان بێ منیش گوتم ئەی لایانی کابانی لە ماڵی چێشتت بۆ حاز گوتی پێویستم بەوەی هەر لە مەطعەمی نانی دەخۆم گوتم ئەی بەخێرهاتنی میوان و میوانداری گوتی پێویستم بەوەی میوان شتیوان نابمەوە بەڵام دڵنیاتان دەکەمەوە ئەو برادەرم ژنی هێنا یەکەمیان نەخاوەن شەهادەی هێنا باشە نە هەموو ڕۆژ دەیباتە مەطعەم کە بۆ خۆی وای دەگوت زۆربەی کاتیش میوانی هەیە بەڵام ئێستا خۆشترین ژیانیان هەیە کە ئافرەتی وەکو دەڵێ فارس الأحلامی خۆی دۆزیوەتەوە شەرت نییە ئەو شتەی کە بەوان ناواقعی تەمەشای دەکەیت ئەو بۆ چوونانت لە دوای زەواج ڕاست بێ لەوانەیە من زۆر جار بەو کوڕکچانە دەڵێم کە ئێستا نەچوینە ناو قۆناغی هاوسەرگیری لەوانەیە بیرکردنەوەکەی وابێ دەڵێ هەمیشە لە سەفەردا دەبم بەڵام تەمەشا دەکا لەوانەیە چەند ساڵی بڕی بێت سەفەرێکی نەکرد بێ بەڵام لەبەرەوەی دەڵێم ئەو شتەی کە خۆشەویستی دوای زەواج دروست دەبێت لێک تێگەیشتن دوای زەواج دروست دەبێت قەناعەتم وایە ئەو کەسانەی خوا هەموو گەنجەکان و کچوو کوڕەکانمان بپارێزێت کە کاتێک دەچن بە لەسەر شێوەیەکی ناشەرعی خۆشەویستی دەکەن من دەڵێم هەموو ژن و مێردێک پێش زەواجە بە یەکتریان خۆش بێ خۆشەویستی چییە من ناڵێم خۆشەویستی ناشەرعی بەڵام خۆشەویستی ئەو ئافرەتت بەدڵە
هەڵس و کەوتیت بنە ماڵێت ئەخلاقی دینی هەموو شتێکت بەدڵەکەواتە خۆشت تویستووە ئەتۆ ناچی ئافرەتێکە ڕقت لێبێتەوە بێنی کاتەمە خۆشەویستی بەو شێوەیەوە وەسفکەین نە خۆشەویستیەکی ناشەرعی ئافرەتێک حەڵاڵی تۆ نییە بە سعات بە 2 سعات لەو سەرە کۆڵان لەگەڵی ڕاوەستی تەلەفۆنی بۆ بکەی مەسەجی بۆ بنێری ئەوانە هەمووی حرامە بەڕاستی بەڵام دەکرێت بە شێوەیەکی کە زانیت ئافرەتەکە گونجاوە بینێری خواز بێنی کەواتە زۆر جار ئەو کوڕ و کچانەی کە بەو شێوەیە هاوسەرگیری دەکەن سەرکەوتوو نابن هەر لە مانجی یەکەم کێشەیان بۆ دروست دەبێت لەبەر چی ئەو شتەی کە پێویست بۆ دوای زەواج بە خێزانەکەی بڵێ خۆشم دەوێ و تۆ هەموو شتێکی منی لە پێش زەواج پێی گوتووە بە حەرامی پێی گوتووە کە پێویستە بە حەڵاڵی پێی بڵێ و بە حەرامی پێی گوتووە کەواتە کە دەبێتە حەڵاڵ هیچ پێ نییە پێی بڵێ لەبەرەوە تەماشا دەکە وردە وردە خۆشەویستیەکان ساردی تێدەکەوێت متمانەیی تێدەکەوێت ڕاست دەکە ئەوەی ئێستای ڕاستە ئەوەی تری خەیاڵ بووە بەڵام تەماشا دەکەی لەبەرەوەی بە حەرامی پێی گوتووە هیچ شتێکی پێ نییە پێی بڵێ لەبەرەوە شتی ناواقعی چ کوڕە چ کچە داوا مەکەن دووەمیان هەمیشە جەخت لەسەر یەک خاڵی باشی هاوسەرەکانتان بکەن چ ژنە لە پیاوەکەی چ پیاوە لە ژنەکەی وەرە کەسمان مەلایکە نین هەمومان کەم و کورتیمان هەیە هەمومان خاڵی باشمان هەیە و خاڵی خراپمان هەیە تۆ وەرە داکۆچی لەسەر خاڵە ئەرێنیەکانی هاوسەرەکەت بکەین جا چ ژنە بۆ پیاو چ پیاوە بۆ ژن بۆ نمونە خێزانت ئەگەر لە 100 سیفەتدا یەک سیفەتی باش بێ وەرە تۆ داکۆچی لەو سیفەتە جوانەی بکە وەکو سەبوڕەیەک وایە سەبوڕەیەکی سپی یەک خاڵی ڕەشی لەسەر بێت تۆ وەرە بەس دیقەت لە خاڵە ڕەشەکەی بگرە قەت ئاسوودە نابێ قەت سەرکەوتوو نابێ بۆ ناڵێ ئەو سەبوڕە چەند جوانە هەمووی سپیە بەس وەڵڵا یەک خاڵی ڕەش تێدا لەبەرەوە هەمیشە کە دەتەوێت کردەوە خراپەکانی هاوسەریشت چاپکەی بۆ هەردوو لاتان هەمیشە شتە باشەکانی بڵێ هەمیشە خاڵە بەهێزەکانی بڵێ بۆ ئەوەی گوێ لێ بگرێ ئێستا من بە ئێوە دەڵێم ئێوە هەموو شتێکتان خراپە باشە کە گوتم هەموو شتێکتان خراپە ڕێز قوفڵ دەبی یەکسەر قوفڵ دەبی دەڵێ هەموو شتێکم خراپە تەواو بەڵام گوتم جەنابتان خاڵێکی زۆر جوانتان هەیە کە خاڵە جوانەکەم گوت خاڵە سەرکەوتنەکەم خاڵە گەشاوەکەم گوت خۆت ئامادە دەکەی لەبەرەوەی مەدحم کردووی خۆت ئامادە دەکەی خاڵە خراپەکانیشت پێ بڵێم بەڵام ئەگەر یەکەم جار خراپەکەم پێگوتی ئەگەر یەک خاڵیش بی دوای قوفڵ دەبی گوێم لێ ناگری لەبەرەوە لە هاوسەرگیریدا هەمیشە دەبێت خاڵە جوانەکان لەبەر چاو بگرین لەبەرەوەی کەسمان كل بني آدم خەتا هەموو ئینسانێک هەڵە دەکا کەواتە بۆ ئێمە نین لە هاوسەرگیریدا خاڵە جوانەکانی یەکتر بێنینە بەرچاوی خۆمان با کەسیش نییە بێ خاڵی کەس نییە شەیتان بێ ئاگاتان بێ کەسیش نییە مەلایکە بێ کەواتە هەمومان چاکەمان هەیە و خراپەمان هەیە با خاڵە جوانەکان لە بەرچاو بگرین خاڵی سێمیان با هاوسەرەکەت جا بۆ هەردوو لاتان با هاوسەرەکەت باشترین هاوڕێت بێ هەمومان هاوڕێمان هەیە لە دەرەوە بەڵام باشترین هاوڕێت چێ بێ با خێزانت بێ یان بۆ ئافرەت با پیاوەکەت بێ هەمیشە گوێ لێ ڕابگرە چۆن برادەرێکت شەو ڕۆژی لەگەڵ دەبێ سەر قسەی بۆ دەکەی نهێنی بۆ دەدرچێنی بەس با ئەو نهێنی پارێزە چێ بێ خێزانت بێ یان با پیاوەکەت بێ لەبەرەوە متمانە دروست دەبێ کە تۆ من لەگەڵ ئەوە دامە براش برادەرایەتی لەگەڵ نەبێ خوشکیش برادەرایەتی لەگەڵ نەبێ سەرکەوتوو نابێ کەواتە هاوسەریش ئەگەر برادەرایەتی لەگەڵ نەبێ دەزانم برادەرایەتی یعنی چی برادەرایەتی لەگەڵ نەبێ بەس بۆ ماڵی هاوسەر بن و لێک تێبگەن لە دەرەوە خەڵک وابزانێت دوژمنن یان وەکو کەسێکی ئەو هەڵس و کەوتکەن بێگومان سەرکەوتوو نابێت لەبەرەوەی بۆی سەرکەوتووبی لە ژیانی هاوسەریتدا لەو پرۆسەیەدا پرۆسەیەکی درێژخایەنە ئاگاتان لێ بێ خوشکان و برایان پرۆسەی هاوسەرگیری شەو ڕۆژێک نییە خۆت بەتاڵکەیەوە لە هەموو قسەیەک لە هەموو هەڵس و کەوتێک نا پرۆسەیەکی درێژخایەنە هەیە 70 ساڵ پێکەوە دەژێن ئینشاڵڵا تەمەنی ئێوە پڕ بەرەکەت بێ 70 ساڵ پێکەوە بژێن بەس تەمەنی هاوسەرگیریتان یعنی تەمەشا دەکەی کەواتە دەبێ برادەر بێ ئەگەر بە برادەرایەتی نەبێ چۆن ئەوە لەگەڵ یەکتر بەسەر دەبێت چۆن کەم و کورتیەکانی یەکترت قبوڵە چۆن دەتوانی هەڵس و کەوتی لەگەڵ بکەی ئەگەر برادەرایەتیت نەبێ کەواتە باشترین کەس هاوسەرەکەتە هاوژینەکەتە کە هاوڕێتی بکەی خاڵێکی تریان بەسەربردننی باشترین کات بێکەوە ئەو کاتە خۆشانەی کە دای دەنێن بە هەوڵدەن باشترین کاتەکانتان لەگەڵ خێزانەکەت بێ یان لەگەڵ پیاوەکەت بێ بۆ ئەوەی ژیانێکی ئاسوودە بەرنەسەر بە هەمیشە ئەو کاتە خۆشانە من هەمیشە بە خێزانم دەڵێم
کە بەواقعیش بۆ خۆم وام لەبەرەوەش دەیڵێم ئەگەر بچمە مەطعمێک بە تەنیا نام خۆم بیرم لای خێزان دەڵم خۆزگە لەگەڵم بووە دەچمە سەفەر دەچمە وڵاتێک دەڵم خۆزگە ئێستا خێزانیشم لەگەڵ بووە یان دەڵم جارێککە ئینشاڵڵا هەوڵ دەدەم ئەلێرە نام خۆم یان ئەلێرە بێمەوە ئەگەر بە کرداریش پێم نەکرا ئەو ڕۆحیەتە هەبێ بێگومان الأرواح جنود مجندة ئەو خۆشەویستێ دەگوازرێتەوە ئێستا من بەڕقەوە قسە بۆ ئێوە کەم بێگومان ئەو ئاماژانەی من ڕق دەگوازێتەوە بەڵام بە خۆشەویستی و ڕێزەوە ئێوە بە خۆشەویستی و ڕێزەوە لێم وەردەگرن لەبەرەوە هەمیشە بۆ ئەوەی هەتا دەیکەیە کردار خۆشەویستی بنوێنی بەرامبەری کاتێک لە وجودی ئەو لە ماڵ نەبێ خۆشەویستیت بۆی هەبێ من هەمیشە دەڵێم خێزانت بکەیە قەڵغانێک بۆ پیاوان کە دەتەوێت ئەگەر بێت و نەزەرێک بکەیت تەمەشای ئافرەتێ بکەیت خێزانت بێنیەوە بەرچاوی خۆت خێزانت بێنە بەرچاوی خۆت بۆی نەزەر نەکەی ئایا پێت خۆشە کەسێک نەزەر لە خێزانت بکە ئەو کاتی دەزانی بە هەمان شێوەش بۆ ئافرەتەکە یعنی کە خۆشەویستیەکەیان و برادەراتیەکەیان و خۆشترین کاتەکەیان بۆ یەکتر بوو ئەوا دەڕوانێ یەکتر لەبەرەوە تام و چێژ لە ژیانی خێزانی و هاوسەرگیری وەردەگرن